بسم الله الرحمن الرحیم بەنێوی خوددا لە شاری بۆکان هەرشتە دروست دەکەم. 3 ساڵە دەستم پێ کردە لەگەڵ هێوە ژنێکم بوو ئەرهانەوەس کەسەی خۆمان دەکەی بەچوودا. وڵای بانێ گەستم نەخەیە ئاردەکەم تێ کرد و خێم تێ کرد و ئاو بەدەستی خۆشم کرد و دایری فشێلام بەلاقدەی شێرین بەڵاندی لالۆنی مەخسووسی خۆ هەیە کەوشی مەخسووسی خۆ هەیە لە پێی دەکەم کڕیمە خاوێنن ئەدێ لە پێی دەکەم و دەیشێلم و ئاو خۆش دەبێ و هەوڵە بەدەستی خۆشی دەکەم و دەدوایدا ئەم گوتکەکان دەگرین و هەویری نان بەستەیە ئەوە توندە دەبێت تون بێ بۆی ئەگەر نەکەوێ هەر بێت وشت بێ وەک هەویری نان بێ بەتەنیا فەوجیر نابێ دەبێت زۆر تون بێ دەنا گیر نابێ. وەڵا بۆ نێو برنج و ئاوە بەکاڵی هەر بەتەنە لێی دەنێن هەرشتە گەورەکەی ئەی دەستی قەدیم سازیان دەکرد بەدەست ئیدە هەم بۆ دەستگای هەیە سازی دەکەن دەیکەنە چڵاو کشمیش و ئاوە ڕۆنپیاز وشتی تێ دەکەن هیوای پێی خۆشە گۆشتی تێ دەکا گەورەکەی ئەوە ناوە بۆ نێو برنج جوانە. ئادی چاکی بۆ دەکڕم ناوەڵا ئاردی چی بۆ دەکڕم؟ ئادی سێستارە لەو ئادە چاکەی بۆ دەکڕم دەنانەوەڵی چکەی بۆ ناکڕم ئەرێ وەڵا گران بوو دێ ئاردەکەمان گران بوو خێەکە گران بوو ئەمیش وەڵا گرانم کردووە. وڵات زستان و پاییزەکەی هاوینان دەیکەم ئاوە بۆ مشتری دایدەنێم هاوینای وایە دێدەی بە دەکڕێ هەر بە ئیشتیا داڵی ئیشتیامان لێ واشە بۆ پاییز و زستانەکە ئیدی مشتریەکە زۆرە بۆ دوکان دانەوێ ماڵان دانەوێ هەرشتە خاوەکەی دەکڕن بۆ نێو ئاش و نێو سوب و خەڵکیش دێ دەیبا و دوکاندار دێن و ئاشنا شتێ خۆمان بێ بخۆم بۆیان دەبم و دەنا بخۆیان دێن ئاوە. بڵای هێوەژنێکم سازی دەکرد تازای دەستگاکە کڕێ بوو کتیوە لە پێکەوە دەکەین بە نیوەی ئەمیش هەوڵە نەمدەزانی ئەدی دوای بژێودا فێر بووم هەر پێکەوە دەمان کرد ئەدی بە ماڵەکەمان لەوێ ڕۆیشت و هاتی نێرە ئەوە لێرە هەست قسەی خۆمان دەکەین ئەو لێوێ دەیکا لە مەجبورە منژە لێرە دەکەین باشە کەم تاکوورتێکاوێ خەدی ماڵەکەی دەردێنێ خەراب نییە دەناتە بڵێ ئەرکشتی هەیە ئازابی زۆرە دەبێ هەویەکەی پشێری وشک بێتەوە بیکەی سووری کەیەوە بدای بێژم خاینی کەمەوە دۆزخواڵەکە لێ کەمەوە ئەوانەیە هەموو هەیە. بەری وەڵاو دوای دەکەیە بەرەوە من جەری وایە چێشمان نێبوو نێوڕۆ جەری وایە شەیە ساز دەکەم بەشی نێوڕۆژ بەدێ وڵا کاری ماڵ پاکخانی ماڵم کەم پێ دەکرێ وەک جاران نییە چونەدەرێکم پێ ناکرێ ئاوە دە وەڵام بە دوای دەکەم وەڵای کاری ماڵەوە دوای دەکەم بەڵام حیلاتیش نییە خەرج گرانە و مەجبورین و پیاوەکەشمان نەخۆشە بۆ خۆی کارشتی پێ ناکرێوە کە ساڵان دەنا وەڵا بۆ دوای دەکەوی پێم خەراب نییە من هەر چەندی بڵێ لە کاتمانەوە دوایەکەوی هیچ مەسەلەیەک نەکات فرایەت دەکەوێ مثلا بۆ کۆمەڵ خەرجی مێ دەکەی ئەی ماڵەیە هەزار احتیاج محتاجی هەیە
خەزم خارج گرانە نەفەرێکش دەرقەتی 2 نەفەر نایە دەرقەتی 3 نەفەر نایە دەبێت هەموو هەر کار بکەن و زۆریشم پێ خۆشە ئەو ژنانەیە تا ئێستا 3 ژن هاتوون گوتیانە دەیکەم کتمەوە دەبی کەم بە نێوەی دەیکەین نەهاتوونەوە کتم بۆ دیاریدەم بکەم پوڵێک و دەدەمێ نەهاتوونەوە لەنا هەتا ئەوەشم پێ کوتون هەتا پارەکانە ژنێکی جیرانمان لەگەڵی دەکردم پاربەهارێ پارەکە پاییزە زۆر باش بوون پێکەوە دەمان کرد ئەگەر هەنەوە بۆ جێبەجێ نابێ نەیکە لەناوەڵا خراپ نە زۆریشم پێ خۆشات کەسەکە ئەو کارەکە جاکاری دیکە بکە کۆمەک بە ماڵێ بکە زۆر باشەیە دیوەڵای خراپ نییە وەڵات جاریشی بوونەوەکەی ئەدێ جەلی وایە زۆرش کرد بە هەناوان نزەکەی ساعتی کەجا بم هەیە بۆ چاک سوور بێتەوەنی ساعتی کە جاریشکەوە دەبێت بۆ سووربوونەوەی تەواو بێبی ئێستا هەر خاوە ئەوە لێشی دەکەمەوە و سووری دەکەمەوە ئەها هەر شتەکەی لەسەران دروستمان دەکرد دروستم دەکرد ئەو دێخەمان نێو سازەکە و سووری دەکەمەوە زۆری پێدەچێت بۆ سووربوونەوەکەی دەبێت جوان سوور بێتەوە و ئەگە کاڵیش بێ دەڵەن کاڵە دەبێت حتمما جوان سوور بێتە ئاو سوور بێتەوە دێوەک ئەوەیە ئاوا دەبێت سوور بێتە زایدی کەسێک ئەگەر لە توانایدا بێ هیچ مەسەلەیەک نێ دەبێت کار بکە و کار جەوهەری ئیحسانی و بەشەر هەر تا هەسووڕێ بۆ قەڵب و بەدەنەکەی خۆی خۆشە و ما افتخارە بۆ ژنیش و بۆ پیاوەکەش ئەگەر هەردووکیان کار بکەن زۆریش خۆشم زۆریشم پێ خۆشە زۆریشم پێ خۆشەگەی کێک بێ بڵە وەڵاهی من ئەو کارە دەکەم دەڵێم بیکە بۆ نایکە دادنیشی بێ کار چ دەکەیت مەسەڵەن ئیوایە دەستماڵ چارەکەی وای کرێ چارەکە دەڵێم بیکە بۆ نایکە بێ کار دەبێت دەڵێت چی لە بێکاری هەر چاتراوە لەوە چاتراگەر وگەڕێ بچێ جێگایەکی وەڵای بیکە ڕامەوەستە